بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی پەیام لە هەر جێگەیەکن. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی گفتوگۆ لە خزمەتتاندا دەبم لەسەر بابەتێکی گرنگ کە باس لە دەستگایەکی گرنگ و دیاری هەرێمی کوردستانەکەین. ئەویش دەستگای خێرخوازی بەخشینە کە دەستگایەکی پڕ چالاکیە، دەستگایەکە لە هەموو کات و سات و قەیرانەکانە، لە هەموو وەرزەکانی ساڵە، لە هەموو مناسەبە کۆمەڵایەتی و ئاینی و تەنانەت ئەو ڕووداوە خەمناک و تراژیدیانی کە بەسەر هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانە نیشا دێت کاتێک کە ئاوارە ڕوو لە هەرێمی کوردستانەکات. ئەم دەستگایە کە دەستگای خێرخوازی بەخشینە ڕۆڵ و کار و چالاکی و ئیش و کاری خۆی هەیە لەم کاتانەدا. بۆی کە بەوردی باسێک لە 10 ساڵی ڕابردوو ئێستا داهاتوو بە تایبەت بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بزانین ئەم دەستگایە لە چه ئاستێکدایە چی کردووە و دەیەوێت چی بکات. میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاری عەزیز بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشینمان کردووە کە بەسواسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. مامۆستا سڵاوی خوات لەبێت. سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەران و لە هاوکارانیشی بێ ئینشاڵڵا. زۆر سپاس. مامۆستا ئەگەر لێوە دەست پێ بکەین تازەترین ڕوودا و پرسکە ئێمە تێی کەوتوین لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە هەموو جیهانە بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا بوو. لەم کاتەشا دەستگای خێرخوازی بەخشین هەوڵ و کار و چالاکی و لەبەر چاوان بوو، لەسەر شاشەکان بوو، لە نێو کۆڵانی ماڵە هەژارەکان بوو، کار و پرۆژە و چالاکی هەبوو. دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئێوە چۆن بیرتان کردەوە، بە چ مەبەستێک ویستان لە کاتی پەتای ڤایرۆسی کۆڕۆناشا چالاکیتان هەبێەوە ئەو چالاکی کردتان چی بوو؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سوپاستان ئەکەم. دیارە مامۆستادانە ئێمە وەکو دەستگایەکی خێرخوازی سروشت و طبیعەتی کاری ئێمە و هەموو دەستگا و ناوەند و ڕێکخراوێکە لەو بوارەدا کارەکە یارمەتیدان و بە هاناوەچوونی فەقیر و هەژار و نەدار و پاشانیش ئەو ڕووداوە نەخوازراوانی کە لە سروشتا ڕوو ئەیا لافاوە بارانە ئاگرکەوتنەوەی خوانە خواسە ئاوارە بوونە نەخۆشی و بڵاوبوونەوەی پەتایە هەموو لەو بوارانەدا ئەو دەستگا و ڕێکخراوانە لەو بوارانەدا کارەکەن. ئێمە ژوەکو دەستگایەکی خێرخوازی گەورە لە کوردستانە کە ئەزمموی 10 ساڵمان هەیە لەگەڵ ئەو ڕووداوە نەخوازراوانەدا و ئەو کارە ساتە سروشتیانە بە ئیسلاح کە ئەڵێن دەست و پەنجەمان نەرم کردووە بەداخەوە کە ئێمە هەمیشە دوعای ئەوەکەین کە ئەو کارە ئەو ڕووداوانە ڕوو نەدەن، چونکە بە تێکڕای مرۆڤایەتی زەرەر ئەکا یاخود ئەو شوێنێک کە ئەو ڕووداوای لێ ڕوئەیە ئەو وڵاتە زەرەر ئەکا و تەکلیفێکی گەورە ئەکەوێتە سەر خەڵکی ناڕەحەت ئەبن لە ڕووی ژیانەوە، لە ڕووی دەروونەوە، لە ڕووی مەعیشەتەوە. بە هەر حاڵ ئێمەش ئەو وەکو بەشێک لە جیهان کە جەنابت ئاماژەت پێ کرد ئەم هەرێمەی ئێمەش بەشی خۆی لەو بۆ کۆرۆنایە و لەو ڤایرۆسە بەرکەوتە بوو و حکومەت ناچار بوو بەوەی کەوا قەدەغی هاتوچۆ ڕابگەیەنێت و ڕێکاری یاسایی و تەندروستی و ئەمنی بگرێتە بەر. لە نەتیجەی ئەوەیە دیارە خەڵکانێکی زۆر ئەتوانم بڵێم عامەی خەڵک لە ماڵەوە ملزم کرا بۆی کە لە ماڵەوە بێ. ئەمەش بۆ خۆی داراویشتەی تری ئەبێت خەڵکانێکی فەقیر و هەژار کرێکار و دەستگەڕ و عەرەبانچی و کاسبکار و ئەوەی کە مەعیشەتی هەیە، ئەوەی دوکانی هەیە، ئەوەی هەر شتێکە تەماشاکەیەوە نزیکەی مایان کە لە ماڵەوەیە. لە نەتیجەی ئەمەیە تەماشاکەیت وەزعێکی نائاساییەتە پێشەوە کە ئەو خەڵکە فەقیرە بژێوی ژیانی ڕۆژانەی قوتی ڕۆژانەی پێ پەیدا ناکرێ، ئەکەوێتە حاڵەتێکی فەقیرەوە کە بە چای خۆشمان لە ماوەی ئەم مانگەیە بینیمان. بۆیە ئێمەژەکو مەسئولیەتێکی سەرشانمان بەرپرسیارەتێکی سەرشانمان و هەمووکو سروشتی ئیشەکەی ئێمەش ناچار بووین کەمپینێک ڕابگەێنین لە هەفتەی مانگە هەفتەی 3 هەتا ئەمڕۆ کەمپینەکەمان بەردەوام بۆ سوپاس بەخوای گەورە توانیمان نسبەتێکی باش بە تەنگ هەژار و فەقیر و نەدارەوە بگەین ئەوانێکەوە پێویستیان بەو یارمەتیانە بوو. باست لەوە کرد کە نسبەتێکی باش گەر دەرفەت بوو دێنە سەر وردەکاریەکان. بەڵام ئەمێ بپرسم سروشتی ئەم کاری ئەم جارەتان جیاواز بوو بە حکمی
قەدەغی هاتوچۆ هەبوو هەم خێرخوازەکان لەوانەیە بە ئەستەم و بەگران دەستیان بێ ئەوە گەیشت بێت تا بتوانن پارە و ئەو زەخیرە و مواد و خۆراکی وانی کە یارمەتی بگەندەزی و هەم ئێوە دووبارە بۆ دابەشکردنەوەی گرفتان بۆ دروست بوو. من ئەمێ بزانم لە قەدەغی هاتوچۆیە چۆن بەدەستان گەیشت چۆن دابەشتان کرد. بەڵێ ئێمە لە قەدەغی هاتوچۆیە دیارە وەکو پیشەی هەمیشەی بەرنامەکەمان ژمارەکانمان لەسەر شاشە ئەڕایی هەموو نووسینگەکانمان و بە تایبەتیش ئەوانەی سەنتەری شارەکان وەکو هەولێر و سلێمانی لەم فترەی ئەم مانگەدا سوپاس بەخوای گەورە ئەو کەسانی کە خێریان کردو خێرۆمەند بوون و خێرخواز بوون پەیوەندیان پێوە کردوین. ئێمە چەند تیمێکمان بۆ لە ناوشارە بە ئۆتۆمبیل تیمەکانمان دابش کردووە و نردومان بۆ لای ئەو کەسانە کە لە ماڵەوە خێرەکان لێ وەربگرن یارمەتیەکان لێ وەربگرن لەگەڵ دەفتەر وەسڵە هەر لە بەردەرگاکەی خۆیان وەسڵەکەیان بۆ پڕکردەوە ئەمانەتیەکان پارەکەیان یارمەتیەکان لێ وەرگرتووە. ئەمجارە خێرخوازەکە خۆی نەهاتوە نەخێر ئێمە زۆر چوین بەڵێ زۆر بەکەمی ئەگەر مەجاری بوو بێ هات بێ لە نزیکانە وەکو ئۆفیسەکەمان نزیک بوو بێ ئەوە شتێکی جیاوازە. بەڵام بەعامەی بەگشتی بە شێوەیەکی گشتی ئێمە تیمەکانی خۆمان بە هەموو محلەکانە لە هەر شوێنە تەلەفۆنمان بۆ کرابێت ئۆتۆمبیلێکمان ناردووە لەگەڵ دوو نەفرا و دەفتەر وەسڵەکە و لە ماڵەکەی خۆی لە بەدەرگاکەی خۆی پارەکەی لێ وەرگرتووە دەفتەر وەسڵەکەی یاوەتی ئەوە بەنسبەت ئەوانەوە بەنسبەت دابەشکردنی یارمەتەکانی ئێمە شەوە دیارە ئەویش هەر بۆ خۆی سەختی و قورسیەکی تیا بوو چونکە بە حکمی قەدەغی هاتوچۆ کە نەمان خەڵک ئەتوانی بێت سەردانی ئێمە بکە و مڕاجعە بکە ئێمە مەجبور بووین ئەو یارمەتیانە بە عینی وەرگرتنی یارمەتیەکان بە تیمەکانی خۆمان بە ئۆتۆمبیلی خۆمان بۆ ئەو محەلە و بۆ ئەو شوێنانەیە بۆ ئەو دێهاتانەیە بۆ ئەو موقعانەی کە هەژارەکانی لێبووە ماڵ بە ماڵ بۆمان بردوێتە بەردەرگا و یارمەتیەکەمان تەسلیم کردو. زۆر باشە بۆ ئێمە تقریبا گرانیش بوو بەڵام سوپاس بەخوای گەورە توانیمان تێپەڕێنی. لایەنێکی تر ئەوەیە کە هەر لەم پرسیان منەمێ قسەی لەسەرکەم لانی پەیوەندیدارە ئەوەی کە پێوتری حکومەت و دەسەڵاتی با بڵێن لە پارێزگاکانە پارێزگار و قایم قامەت و لە شوێنەکانی ترشە ئەو بەڕێوەبەرە ئیداریانەی کە هەن تا چەند کار ئاسانی و هاوکار بوون بۆ ئەوەی کە ئێوە وەک دەستگایەکی بەرچاو و خێرخواز بتوانن هاوکاریەکان بگێنن. بەڵێ وەکو جەنابیش ئاماژە پێکرد ئێمە بە ئەزمموی 10 ساڵی خۆمان زۆربەی زۆری وەزارەت و دائیرەکان و ئەوانەی بەرپرسان و ئەوانی کە لایەنی پەیوەندیدارن ئەمان ناسن بۆیە هەر لێرەوە زۆر سوپاسیان ئەەکەین هەڵبەتە پاش سوپاسی خوای پەروەردگار و پاش سوپاس و دەستخۆشی لە خێرۆمەندان و دەوڵەمەندان و خێرخوازانی ئەم هەرێمە و دەرەوەی ئەم هەرێمە چونکە کاکدانا لە حقیقەتە خەڵک بۆ 20,000 کردووە بە خێر بۆ ئەم کەمپینە خەڵک هەبووە 50 وەرقەی ناردوو خەڵک بۆ دەفتەرێکی ناردوو ئەمە هەر شتێکیشی پێ ئەوترێ خێر چونکە ئەم ئەوەندەی توانە هەیە ئەو ئەوەندەی توانە هەیە ئەو ئەوەندەی توانە هەیە زۆر سوپاسیان ئەەکەین دوعای خێران بۆکەین هەمیشە دوعای خێران بۆکەین و ئەو دەوڵەمەند و خێرخوازانە بەعام ئیتر دەوڵەمەندیان فەقیرە موین گرنگ ئەوەی خێرخوازە و پاشانیش هەموو دام و دەستگاکانی حکومەت زۆر ڕێزیان لێگرتوین لە ئاسایش لە پۆلیس لە برایانی هاتوچۆ کە زانیوانە ئۆتۆمبیلەکەی ئێمە خواردن تەوزیعەکە یاخود سەر بە دەستگای خێرخوازی بەخشینە ئەو پەڕی ڕێزیان لێگرتوین و زۆر بەکەمی داوای مستەمسەک و بەڵگەشیان لێکردن هەروتیانە فەرموو مامۆستا کارەکەتان جێبەجێ بکەن جێگەی دەستخۆشی بووە زۆر سوپاسیان. زۆر باشە مامۆستا بە تایبەت ئەم جارە طبعاً لە هەموو کاتەکانە زۆر جار لێر و لەوێ لە کەناڵە سێبەرەکان و لە کەناڵەکانی دەسەڵاتەوە ویستراوە بە تایبەت لە پرۆژە خێرخوازیەکان بدرێت هەر جارە و بە جۆرێک و بە بیانوێک بەڵام ئەم جارە بە تایبەتتر قسەی لەسەر کرا. من ئەمەوێت جگەل لەوەی کە ینی ئێوە قسەتان لەسەر کراوەکو دەستگاکی خۆتانە بەعامک و کاری خێرخوازی دەمەوێت ئەوەش بپرسم ینی زۆر جار ئەم جارە ینی ئیسیفام و پرسیارەکەەوە ئەچوە سەر دەستگا خێرخوازیەکان کە گوایە ئەم خۆراکە ئەم سەبەتەی خۆراکیە وەکو پێویست ناگاتە خەڵکی هەژار و کەم دەرامەدیان بۆ چینی و توێژێک و لایەنگرێکی حیزبێک و مقڕ و ناوچە و چیەکە من ئەمێ بزانم ئێوە لەسەر چ بنەمایەک ئەم سەبەتەی خۆراکیەتان گەیاندووەتە ئەو کەسانە ئەو کەسانی سوودمەند بوون کێ بوون ئەوانە؟ بەڵێ کاک دانەگیانێ من لەم وڵاتی خۆمانە کە ئەژین لەم شاری خۆمانە هەچ کەس لە شار و لە منتیقی خۆیان ئەزانێت چ منتیقەیەک چ گەڕێکێک هەژارنشینە هەژاری زۆر لێیە ئەوە زۆر ئاشکرایە لە هەموو شار و شارچکەیە ئێمە لەسەر ئەو ئەساسی کە ورد بووینەتەوە بزانین لەم شارەیە گەڕێکی هەژار کوێ بووە
و ئەوەی کە زۆرتر هەژاری لێ بووە کوچ منتیقەیەک بووە و پاشانیش خەڵکانێک کە جێگەی متمانە و سیقن مامۆسایەکی ئاینیە پیاوێکی بەڕێزە بەرپرسیەکە فڵانێکە کە تەلەفۆنی بۆ کردوین لەم محەلەی ئێمە لەم گەڕەکەی ئێمە بەتایبەتی ئەو گەڕەکە تازانەی کە دێهات بوون و ئێستا بوون بە گەڕێکێک لە شار کە لە چواردەوری بەری شارن زیاتر و زۆرتر خەڵکی فەقیریان تایە هەر بە خان و ماڵ و هینا کە سەیریانەکەی ئەزانی کە خەڵکێکن لە ناچاریە ڕەنگە بەوێ ڕازی بوو بن بەڵامی تر ئەوەش قەدەری خوای پەروەردگار ئێمە توانیمانە لەو شوێنانە زیاتر یارمەتیەکانمان دابەش بکەین و لەسەر ئەساسی ئەو خەڵکە بەڕێزەی کە متمانەمان پێی بووە تەلەفۆنیان بۆ کردوین لەو محەلەی ئەوان 50 فەقیر هەیە لەو گوندەی ئەوان 20 ماڵی فەقیر هەیە ئێمە زیاتر لەسەر ئەساسی ئەوانە یارمەتیەکانمان تەوزیع کردووە و کە بردوشمانە ماڵ بە ماڵ لە بەردەرگاکە تەسلیممان کردووە ئیتر بێەوەی ناسی بێتمان بێ ئەوەی بزانین کێ نییە بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی هیچ سانسۆرێک لەلای ئێمە نەبوو ئەمە کێ و کێنیە ئەم گەڕەکە کێ و کێنیە گشتی یارمەتیەکەمان دابش کردو وردکاریتان کردو مامۆستا ئەریلەوەی کە بۆ نمونە ماڵی کەسێک لە گەڕەکێکا کە هەژارە چەند جار سوودمەند نەبێت لە سەبەتەی خۆراکێکی و ماڵێکیش هەریچی بەرنەکەوت بێت ئەوەشمان پرسیوە ئەو شوێنانێک کە ئێمە چون پێشتریش پرسیمانە ئایا پێشتر هیچ دەستگایەکی خێرخوازی هیچ ڕێکخراوێک چۆتە ئەو محەلەیە چۆتە ئەو شوێنە چۆتە ئەو گوندە چۆتە ئەو کۆمەڵگا و ئەو مجەمع ئەوانەمان پرسیوە زیاتر خۆمان لێ بواردووە بۆ ئەوەی کە ئەوان ئەگەر سەبەتێکی خۆراکیان لە شوێنێکی تر وەرگرت بێ بۆ 15 ڕۆژ با ئێمە ببین بۆ شوێنێکی تر کە هیچی بەرنەکەوتەوە ئەوەش دیارە ئێمە وەکو جەنابیش ئاماژە پێکرد دروستکردنی ئەو بربەستانە لێرە و لێەوە بە تایبەتیش لەلایەن دەسەڵات و حکوومەتەوە کە ئاماژیان بۆوە کرد کە ئەبێ کۆنتترۆڵی ئەم ئیشانە بکرێ بە تایبەتی کە لە وەزارەتی ناخۆوەکە ئەو کارە وروژێنرا ئێمە بۆ خۆمان مامۆستادانا لەگەڵ ئەویان کە ئەم ئیشە بە تەنزیم بکرێ بە تەرتیب بکرێ وەک تۆ فەرمود گەڕک و محەلەیەک ئەمڕۆ لەلایەن دەستگایەکەوە بۆی چووە باس بێنە دووسبەی لای دەستگایەکترۆ بۆی نەچێ ئەگەر حکوومەت یاخود دەسەڵات مەبەستی تەنزیمکردنی ئەم کارە خێرخوازیانە بۆ ئەوە بێ کە باشتر و چاکتر خەڵک سوودمەند بێ ئەوە ئێمە دەستخۆشیان لێکەین بەڵام ئەگەر بە شێوەیەک لە شێوەکانی تر بچێتە قاڵبی نەفەسی حیزبایەتی و منافەسە و ئەو ڕێگری بکرێ ئەوە قسەیەکی ترمان لەسەری هەیە و ئێمە کۆبوونەوەشمان کرد لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی کە بەڕێوەبەری دایری فەرمانگەی کۆمەڵایەتیە هەموو ڕێکخراوەکان هەمومان زۆربەی زۆرمان لێوە بووین ئامادە بووین کە یارمەتیان بین و ئەوانش یارمەتی ئێمە بن ئەو ناوانەی ئێمە یارمەتی خەڵکە ئەین ناوەکان بی بەوان بۆی دەستگایەکتر یارمەتی ئەم خەڵکانە نایبیە بە خەڵکێکی تر یا گەڕێکێک یا محەلەیە کە خێری بۆ چۆن لە لای دەستگایەکی ترەوە ئەوان بە ئێمە بڵێن بۆی ئێمە نەیبین بۆ شوێنێکی تر ئەگەر ئەوە بێت لەو بوارەدا بێت پێشوازی لەکەین ئەگەر بەو نەفەسەش بێ نەخێر کاری خێرخوازی مەمنوع بکرێ و قەدەغە بکرێ و ئەبێ حکومەت داهاتەکەی بێریتەوە بۆ حکومەت نەوەڵای من پێشمان وتن لەو کۆبوونەوەشا من وتم حکومەت یاخود دەسەڵات متمانی ئەوەی نیە خەڵک خێر و بێری خۆی بۆ بەرێز زەکاتی خۆی بۆ بەرێ سەدەقەی خۆی بۆی بەرێ لەبەرەوە تەجربەمان هەیە ئەزمونمان هەیە 72 ملیار دیناری سندوقی شێرپەنجە خوراوە 5 ملیار 6 ملیار دیناری لە بینی کابینی 7 هی کەم ئەندام خوراوە خەڵک ئەو متمانەیە بە حکومەت نییە بەداخەوە کایمە حەزمانە کرد خەڵک متمانی هەبێ بۆی بە هەموو لایەکمانەوە ئەگەر حکومەت هاوکارێکی باش بێ وەکو فاعیلێکی عاملێکی خێر بێ لەگەڵ دەستگاکانە و لەگەڵ ڕێکخراوەکانە ئێمە شانازی پێوەکەین بۆ جێبەجێکردنی کارەکان بە شێوەیەکی باش. کاتە مامۆستا ئەتەوێ بڵێ ئەگەر ئەم شتە بەو شێوازە بێ بەو نیەتە بێ خراپە بێ کە ینی حکومەت بەڵۆپۆڵی بکا بۆ خۆی ئەتەوێ بڵێ ئەگەر ئێوەش ڕێگر نەبن خەڵکی خێرخواز سیقەی نییە پارەدا نەخێر متمانی نیە ئێمە تەجربەمان هەیە و چەند ساڵە حکومەت دەڵێ سندوقی زەکات دانێم لە وەزارەتی ئەوقاف هەر بۆشیان سەر نەچوو کێ زەکاتی خۆی با بۆ وەزارەت کەس نایمە کێ خێر و بێری خۆی با بۆ حکومەت و بۆ دەسەڵات کە تەوزیعیکا کەس نایە بە ئەو متمانەیە نیە هەرچەند شتەکە لێرەشەوە لەسەر ئاستی پارێزگا و قایم قامێت و ئەمانە نیەتێکی باشە لە ئەسڵان نیەتەکە نیەتێکی باشە ئەگەر بۆ تەنزیم و بۆ ڕێخستن و بۆ زیاتر سوودمەندبوونی خەڵک بێ ئەوەی من پێشوازی لەکەین بەڵام ئەگەر بۆ قۆڕەخکردنی کارەکان بێ و خێرخوازیەکان بێ هیچ دام و دەستگایەک ناچێتە ژێربار ئەو ژێربارەوە. مامۆستا ئەم ئیشە ئێوە محەلی بوو واتە تەنها سلێمانی و چەنگەڕەکێکی لە سلێمانی گرتەوە ئەم باڵێن کەمپینی کە بە تایبەت بۆ بابەتی کۆرۆنا ڕاتانگەیانیان نەخێر سەرتاسەری بوو هەموو هەرێمی کوردستانی گرتەوە نەخێر ئێمە سەرتاسەری بوو و لە زۆربەی زۆری شار و شارۆچکەکان کەمپینەکەمان شمولی کردوە هەر شارەی بە ئەندازەی خۆی هەل لێرەوە لە کۆمپانیەکانەوە کە بارەکانمان بارە کرد
ڕێک بۆ ئەو شارەمان نەقڵەکرد لەوێژ لە ڕێگەی نووسینگەکانی خۆمانەوە بەسەر ئەو فەقیر و هەژارانە دابش ئەکرا لە زۆربەی زۆری شار و شارۆچەکان ئێمە لە کەلارەوە هەتا بادینان ئێمە هەتا بتوێن و پشدەر هەتا منتیقەی هەولێر هەمووی سوپاس بەخوای گەورە بەشدار بووین لەو کەمپینیا. باسی کۆمپانیەکانت حەزەکەم ینی بە وردیژەوە بپرسم بێگومان ئیشەکانی ئێوە جگەلەوەی خۆتانن و خێرخواست پارەتان بۆێنێ دوزار ئەم پارەیە ینی شمەکی پێ بکڕن وانی خۆراکی پێ بڵای کۆمپانیەکان مامۆستا تا چەند کۆمپانیەکان هاوکاری ئێوە لەوەی نرخ دابەزێنن بە لە سەدا ڕێژەیەک کە ئێوە بتوانن زۆرترین سەبەتەی خۆراکی پێ ئامادە بکەن. وڵای کاکدانا کۆمپانیەکانی جۆرا و جۆرن هەیانە ڕۆحیەتی خێرخوازی زیاترە لە یەکێکی تر هەیانە کەمترە هەیانە ینی بە شێوەیەکی عامیش ئەتوانم بڵێم باش بوون ئەوەندەی ئێمە لەگەڵ ئەو کۆمپانیانە مامەڵەمان کردبێت هەم سعرەکان مناسب بووە و هەم بە ئیزافەی ئەوەی کە لێمان کڕیوە بۆ خۆشی چەند حیسەیەکی ئیزافە کردووە 100 حیسە بووە 200 حیسە بووە یعنی ئەوانشمان خوا هەڵناگری ینی ئینسانە بێ بەوجدان و ئاماژەی پێ بکە و کۆمپانیانێک کە ئێمە تعاملمان لەگەڵیانە بووە لیان ڕازی بووین هەم سعرەکانیان مناسب بووە چونکە ئێمە پێمان وتون ئەمە کارێکی خێرخوازیە بە بەشی قیامەتی خۆشتانی تیابێت و خوای گەورەش بەرەکاتە خاتە کارەکەتانەوە. ئەی لەسەر کوالیتی ینی شتومەکەکان مامۆستا لە برنج بێت لەو بابەتانی کە لەو سەبەتە خۆراکیە بووە حەزەکەم ینی بزانم کوالیتی ئەوە بووە کە بۆ ئەو بخورێت یان وەکو بەناشکوری نەبێەوەی کە لە بایعەکە ئاردوو کۆمەڵەشت وەرەگیرە خەڵک هەر خێرا ئیفرۆشێتەوە. بەڵێ نە بە پێشەوانەوە ئێمە لەو کۆمپانیانە شتەکڕین کە کوالیتیان بەرزە و تەنانەت ڕعایەتی ئەومان کردووە هەندێک ماڵێک ئەگەر برنجی درێژیش بخوا برنجی خڕش بخوا هەردووکمان بۆ داناوە ینی کیسەی برنجی درێژ کیسەی برنجی خڕشمان بۆ داناوە تەنانەت ڕعایەتی ئەوەشمان کردووە توانە لەوانەیە ماڵک ئێمە نازانین هەموو ماڵک ئایا برنجی درێژە خەوای خڕخوا لە هەردوو حاڵەکەیە ئێمە ویستمانەکە لەوە سوودمەند بێت کە هەردوو نەوع برنجەکەی بۆ تێ بکەین ئەو 10 کیلۆ برنجەکە ئێمە خشمانتە حیسەکەوە 5 برنجی خڕوە 5 برنجی درێژ بووە و باقی شتەکانی تریش هەموو کوالیتیان باش. ئەکرێ بزانین لە ئەم کەمپینەیە ئێوە چەند سەبەتەی خۆراکتان دەست خستووە و دابشتان کردووە و چەند خێزان لی سوودمەند بوون هەندێک ژمارە و داتان پێ بڵێ. بەڵێ ئێمە تا ئێستا زیاد لە 8,000 سەبەتەی خۆراکمان دابش کردووە بە هەموو نووسینگە و شار و شارۆچەکان بەس لە ئەم کاتی کۆڕۆنا کەمپینی ئەم مانگە کە لە حەڤەی سێوە کەمپینەکەمان ڕاگەیان و هەتا ئەم دقەیە من قسە لە خزمەت جەنابەت و بینەران ئاکەم ئێمە زیاد لە 8,000 ئەمڕۆ 8,000 تێپەڕاند هەتا نیوەڕۆژ من ئینەکەم نووسی بوو ئامارەکەم نووسی بوو 8,000 بوو کە ئینی هەولێرم وەرگر لە 8,000 سەبەتەی خۆراک تێپەڕیوە بە بڕی 160 ملیۆن دینار 160 ملیۆن دینار زۆر باشە. ئەو خۆراکانی کە لەو کارتۆن و سەبەتانەیەون شوێن بۆ شوێن جیاواز بوو فەرقی هەبوو بۆ نمونە بۆ ناوشار شتێک بڕوا بۆ قەزا و ناحێ و گوندنشین و ینی فەرق و جیاوازیە کرابوو یان نەخێر وەکو یەک بوو. فەرق و جیاوازیەکە ئەگەر بوو بێت لە هەندی حاڵەت هابووە ئێمە وەکو کەمپینەکەی خۆمان ئەگەر ئێمە مەوادەکانمان کڕی بێ یەکشت بووە بۆ سلێمانی بۆ کەلار بۆ پشدەر بۆ هەولێر ماوادەکانمان تاعین کردووە دیاری کردووە 10 کیلۆ بەڵێ 10 کیلۆ برنجە 2 دۆشاوی گەورەیە 2 فاسۆلیایە 2 نیسکە 3 کیلۆ ڕۆنە یان 3 دەبە زەیتە ئەگەر ڕۆنەکە لە بەعزێ کۆمپانیان نەبوو بێ چایی بووە مەسەلا ئەو شتانە نەخێر ئەوە لا ئێمە شێوەیەکی ستاندار بووە هەش بووە خێرخوازێک کە 200-300 سەبەتە خۆراکیە ناویترەوە بەدەست ئێمە نەبووە لەوانە بووە لە بەشەکەی ئێمە زیاتری تیابوو بێ لەوانەیە لە بەشەکەی ئێمەش کەمتری تیابوو ئەمەم بۆ دابشکن ئێمەش بە ئەمانەتەوە سەری گوێنیەکەمان گرێدا و وەکو خۆی بۆمان دابش کردووە ئیتر ئەکرێت لە ئێمە لەوەی ئێمە زیاتری تیابوو بێ ئەکرێت لەوەی ئێمە کەمتری تیابوو ئەوەی ئێوە دابشتان کردەوە 8,000 ئۆنی کە باسیەکەیت بە خەمڵاندنی ئێوە ئەوەی کە دراستان کردو بەشی چەند ڕۆژی ماڵێکی هەژاری کردووە. وەڵاوی ئێمە خەمڵانومانە لە 15 ڕۆژ کەمتر نییە ماڵێکی خێزان ناریژ ینی ماڵێکی 600 خێزانی 700 خێزانی ئەتوانێت بۆ 15 ڕۆژ سوودی لێ ببینێت. زۆر باشە. باست لە ینی ناوی وەزیری ناوخۆ دێنا ینی قسەیەکی کرد لەسەرەوەی کە ئیتر ناکرێت دەستگاکان لێرە و لەوێ بم شێوازە پەرت و بڵاوە بێت ئەبێ مرکزی بێ و بێ حکومەت سەرپەرشتیکە بەڵام مامۆستا عەلی لە ماوەی ڕابردووە ینی لە دەستگاکانی ڕاگەاندنەوە شتێک بڵاو بووە کە خودی حکومەت خۆی کتابی کردووە نووسراوی کردو بۆ دەستگایەکی تایبەت بەڵێ کە هاوکاری دەستگایەکی تایبەتکە منم هێ بزانم ئێوە تا چەند حکومەت
ینی هاوکاری مادی کردوون وەک خۆی ئەمە یەک دوو چەند هاوکاری کردوون لەوەی کە حکوومەت کەناڵەکانی خۆی بخاتە خزمەتی ئێوە بتان ناسێنە بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەداخەوە هیچ کامێکیان نەبووە نە حکوومەت هاوکاری مادی ئەم ڕێکخراوانە کە نازم بۆ ڕێکخراوەکانی کەسێ بەر بن و ئایدی خۆی بن ئەوە شتێکی ترە بەڵام ئەم ڕێکخراوانە ئێمە هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان دینارێکمان لە حکوومەت وەرنەگرتووە و هیچ پەیوەندیەکی وامان نەبووە و بەداخەوە ئەو حاڵەتەش کە ڕوویە ئێمە من لە لێدوانێکشا گلەی ئەوەم کرد کە وەزارەتی ناوخۆ یاخود وەزیری ناوخۆ ئەیتوانی لە جیاتیەوەی ناوی یەک دەستگای خێرخوازی بێنێت پێ بە نەتەوە یەکگرتوەکانی بناسیێنێت و وای پیشاندا ئەمە دەستگایەکی حکومیە و ئەو لە ڕێەوە کاروباری پەنابەران بە تایبەتی یارمەتیان بەسەرادا بەش بێت ئەیتوانی 5 ڕێکخراویا 5 دامەزراوە دەستگای معتەبەر و خاوەن سیقەومەتمانە لە کوردستانە کتابێکی بۆ بکردابی و تا ئێمە ئەم دەستگایانەمان هەیە ئەم ڕێکخراوانەمان هەیە ئەتوان لە ڕێ ئەم دەستگا و ڕێکخراوانەوە ئێمەش مراقبی بین بەسەریانەوە ئێمەش هاوکار و چاودێرە بین بەسەریانەوە ئەو کاتە کەس گلەیان لێ ناکردن بەڵام بەداخەوە پێم وابێ قۆڕخکاری پرسیارێ بکەمانەیەکە خەڵکێک تا یاسە نەیزانی بێت ئێوە وەکو دەستگای خێرخوازی بەخشین مۆڵەتی فەرمیتان هەیە لە حکوومەتی هەرێمی هەموو دەستگایەکە بێ کارکابێ مۆڵەتی ڕسمی هەبێ بۆ شێوەیە ناتوانێت کارکا قسەکە ئێمەش لەسەرەوە بووکە وەزارەتی ناوخۆ ئیتوانی کۆمەڵێک دەستگا و ڕێکخراو بە لیستێک بیا بە نەتەوە یەکگرتوەکان بیوتە ئەمانە فەرمین ئەمانە ئێمە ئەیان ناسین ئەمانە سیقەمان پێیان هەیە یارمەتیەکانتان بێنن لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە لە ڕێگەی ئەم دەستگان و هەچکەس بە حەجمی خۆی لەوانەیە دەستگایەکی لە من زیاتری پێ بکرێ من لەیەکی تر زیاترم پێ بکرێ ئەو کارە ئەو کاتە شتێکی جوانە بوو هەماهەنگیەکە بوو لە بینی دەستگاکان و ڕێکخراوەکان و حکوومەتیشە باش ئەوە وەکو قۆناغێک بابەجێ بێڵین بین بەرەو کەمتر لە 10 ڕۆژمان ماوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو جارێک بەخشین پرۆژەی تایبەت و ناوازەی هەوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان پرۆژەی ئەم جارەتان چییە پلانتان چیە دەتانەوێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانی ئەم ساڵدا چی بکەن و ئەوەی بۆتان خەمڵاندووە دەتانەوێت چەند سەرف بکەن بەڵێ دیارە ئێمە هەموو ساڵێکە مانگی ڕەمەزانی پیرۆز یەتە پێشەوە بە مانگێک پێش مانگی ڕەمەزان ئێمە گەڵاڵی پرۆژەکانمانەکەین و نووسینگەکانیشمان کۆەکەینەوە و ئەو نووسینگانە لیان ئەپرسین لەو شارەی ئێوەیە لەو منتیقەی ئێوەیە چ پرۆژەیە گونجاوە لەوانەیە پرۆژەیەک لەوێ چین و توێژێکی زۆر تایبەت پێویستی بە یارمەتی هەبێت لە شارێک و شوێنێکتر ئەو چین و توێژە بۆ شێوەیە نەبێت بۆیە ئەوەشمان لە بەرچاو گرتووە بەڵام بەداخەوە ئەم ساڵ لەبەر ئەم قەدەغی هاتوشۆیە نەمانتوانین نووسینگەکانمان بانکەن ئێمە هەموو ساڵێ پێش ڕەمەزان مانگێک پێش ڕەمەزان 20 ڕۆژ پێش ڕەمەزان بانگمانەکردن کۆبوونەوەی گشتیمانەکرد نووسینگە بە نووسینگە قسەی خۆیانە کرد و تەرحی خۆیان پێشکەشە کرد پێشنیاری خۆیان پێشکەش بۆ شارەکەی ئەوان بۆ منتیقەکەی ئەوان چی باشە بەڵام بە هەر حاڵ ئێمە ئێستا لە ڕێگەی پەیوەندیکردن و تەلەفۆن و ئەوانەشەوە هەر سوپاس بەخوای گەورە کە ئەتوانین ئەوە تا هەندێک تا ئەندازێک ئەوە ڕاوسەرنجی ئەوان وەربگرینەوە و بە شێوەیەکی گشتیش ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەموو ساڵێک 3 خانوو دروست دەکەین لە ماوەی ئەو 30 ڕۆژەیە واتە 3 بەرنامەی خانوومان ئەبێت و سەبەتەی خۆراکمانە بە هەروەکو ئێستا کە بەردەوامە و پاشانیش کورسی شەحنمان هەیە ئەو بۆ کەم ئەندامان حدودی 20 دانەمان هەیە کە پێش ڕەمەزان دامان ناوە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز و یارمەتی کەم ئەندام و نەخۆشی بەردەوام و نەخۆشی مزمین درێژخایەن ئەوانە یارمەتیان ئەین و کۆمەڵێ ماڵ بە راپۆرت کە راپۆرتێکیان لەگەڵەکەین و لە ملیۆنە کەمتر نییە یارمەتیەکە یا زیاتر پێشکەشیان ئەەکەین و منداڵانی بێباوکیش ئێمە هەموو ساڵێک جیا لەوەی کە موچەی تایبەتیان هەیە ئەوانەی کە لای ئێمە موچەیان نییە لە مانگی ڕەمەزانە لە جەژنەکانە لە مناسبەکانە هەر خێرخوازیە بێ بڵێ پرۆژەی 100 مناڵمان بۆ بکە لەو 100 مناڵە ئەوانە داهانین کە موچەیان نییە ئەوەی کە باست کرد بە خان و بە کورسی کارەبای و سەبەتەی خۆراک و ئەوەی هەژارانی لە ملیۆنێک کەمتر نەبێت داتان ناوە مەبلەغ بۆ ئەم ساڵ چەندی تێچێ وڵی هەموو ساڵت شتێک تەقدیر دەکەین بەڵێ شتێک تەقدیر دەکەین لە حدودی ڕەنگە لە 500 میلیۆن نزیک بێتەوە مامۆستا طبعا ئەوەندەی من دوور و نزیک ینی شارەزایم لە ئیشی ئێوە هەبەیان ئەو بەڕێزانی لە دەستگاکەی ئێوەیە کارەکەن ئەیان ناسم بێگومان ئێوە لە سەرەتا لەو سندوقی خۆتان هەتانە پارە سەرفەکەن دوایی چاوەڕێکن بێتەوە ئایا هیچ ساڵێک تووشی ئەوە بوون عەجز هەبێ ینی بۆ نمونە ئەو 500 میلیۆن دیناری دایانێن
زۆر لەوە کەمتر بێتەوە تەسیر بکاتە سەر ئیشەکانی ترتان یان ئێستا ئەوەی ئێوە دایانێن دراسەکرا و دێتەوە؟ تا ئێستا سوپاس بە خوای گەورە ئەمە یەکەم فەزلی خوای گەورەیە، پاشانیش سیقە و متمانە و هیممەت و مەردایەتی ئەو خێرخوازان و ئەو خێرکەرانەیە کە بەرامبەر دەستگاکە ئێمە هەیەە هیچ ساڵێک ئێمە ئەوەی کە تەخمینمان کردووە لەوە کەمترمان بۆ نەهاتوت. سوپاس بە خوای گەورە پڕ بەپڕ هاتوێتەوە بە زیادەوە هاتووە. باش باست لە سەرنجی ڕاکێشان لە دروستکردنی سێ خانوو بوو، ئەم جارە دروست نەکراوانە؟ نەخێر. باش ئەم سێ خانووە بۆچێ دروستەکرێ لەکوێ لەسەر چه ئەساسێکە؟ بەڵێ ئەم خانوانە کە ئێمە دروستیەکەین ئێستا تا ئەم دقەیە من لە خزمەتانام 145 خانومان دروست کردووە لەم دە ساڵی ڕابردوو 145 خانومان دروست کردووە لە هەموو شار و شارۆچکەیەک. لە هەر شار و شارۆچکەیەکە کەیسێک هەبێ ماڵێکی زۆربەی زۆریان کە پرسیارت کرد بۆ کێ دروستەکرێت، زۆربەی زۆریان ئەو ماڵانن کە منداڵی بێ باوکن، سەرپەرشتیارێکیان نییە، کاسبکارێکیان نییە، ئاستی بژێوی و مەعیشەتیان لاوازە، لەگەڵ ئەوە شاکرێچین یا لەگەڵ ئەوەدا لە خانوویەکی قڕ و خەریکە ئەڕوخێ و چەند کەیسیوامان بووە کە ماڵەکەیان کۆڵەکەیان خسۆتە ژێری بۆی نەڕوخێ بەسەریانە، یاخود پیاوێکە کە پیاوەکە بە وجود حیات هەیە بەڵام بۆ کوردەواریە ماڵی لە ژێری لەجێی نەبووانە، شەلەلی نیسفی هەیە، یاخود گورچیلەیەکی نەماوە، یاخود ئەندامێکی لەشی نەماوە، کاسی پێ ناکرێت، نەخۆشی مزمینی هەیە، ئەمەش ئەگەر وردیکەیتەوە لە جێی نەبووانە پێویستی بەوە هەیە کە یارمەتی بدرێت لە کرێچێتی و لە کرێنشینی، یاخود لەو خانووە شڕۆڵ و مەترسیدارە کە مشکومار خواردوێتی ماڵمان پیشان ناوە جڕوجانەوەرەکە لە ئینەکە دەرچووە لە تەسویرەکە دەرچووە کە ئەوەندە ژیانیان ناخۆش و ئەوەندە ناڕەحەت بووە، زۆربەی زۆری ئەو خانووانە بۆ ئەوانە کراوەتەوە. زۆر باشە. باست لەوە کرد وتت ئێمە لە حکومەتی هەرێم مۆڵەتی فەرمیمان هەیە و زۆرێک لە دەستگاکانی حکومەتی هەرێمیش لە شار و شارۆچکە جیاوازەکان ئاگیان لە کار و چالاکیەکانی دەستگای بەخشینە. ئێوە ئامادەن ئەنی زۆر جالانێ ئەمە خەڵک ئەم پرسیارە بکە، ئێوە ئامادەن ڕۆژە لە ڕۆژان دەستگایەکی تایبەتمەندی معنی لە حکومەتی هەرێم بێت سەیری وەسڵ و وسوڵاتی ئێوە و داهات و خەرجی و ینی ئامادەن ئەم شتە بۆ حکومەت یا بۆ هەر دەستگایەکی فەرمی بخەنە ڕوو؟ ئەمە چەند جار وتومانە مامۆسادانە تقریبان 2 ساڵ پێش ئێستاش شتێک دروست بوو عینی ئەم قسەی ئێستا کە حکومەت کردی کە ئەم بەرنامانە قەدەغەن لە تەلەڤیزۆنەکانەوە لێ بدرێت. ئەگەر بیرت بێت بە کەناڵی پەیامی خۆشەویستیشەوە ئێمە چوین سەردان و مراجعی شوێنی تایبەتمان کرد و وەزارەتمان کرد و مدیر عامێکی بەڕێز کە لە هەولێر ئێمە قسەکە ئەوانمان سەلمان کە هەندێک کەناڵی مەحەلی لە هەولێر یا لە شوێنی تر ئەوەیان کردبوو کە سوی ئیسفادەیان کردبوو، ئیسغلالی سوالکارێکیان کردبوو نەک هەژار و فەقیرێکی وڵاتەکەی خۆمان، پیشانیان نابوو، هەندێک پاریان نابووی و دوایی دەرکەوتبوو کە کەناڵەکەی پێبا بڕێەوە دەرکەوتبوو کە لە تورکیا ڤێلای کڕیەوە. ئێمە ئەوانەمان ڕوون کردو وتمان ئەمشتانە ڕوویاوە بەڵێ ئێمە وتمان بۆ خۆیان ئێترافیان کرد، وتمان بەڕێز دەکەم ئێوە بەڕاستی ڕەش و سپیتان تێکەڵاو کردووە، ئێمە دەستگایەکین و دەستگایەک بە عەلەنی ئیشەکەین و کارەکانی ئێمە دیارە و ئامادەین وەکو حکومەت ئامادەین وەکو حکومەتی ژنال لەم شاری سلێمانیا هەر هەیئەتێکی ڕقابی مەسەلا ئەوە جەنابی پارێزگار جەنابی قایمقام بڵێ ئەوە 4 کەسم ڕاست پاردووە 4 کەسی متەخەسیس و پسپۆڕ لە بواری حسابات و کتاباتە بێت لە سنووقی ئێمە بۆی ئەەکەینەوە لەم ماوەی 10 ساڵەدا بەوەسڵ چیمان وەرگرتووە داهاتەکەی ئەخێنە بەردەسی چیمان سەرف کردووە بەوەسڵ و بە مستەمسەک ئەینە دەسی ئەگەر کە موزیای بوو ئەوە کاتە بەرپرسیاری لە هەموو شتێک. زۆر باشە. مامۆستا ڕەخنەیە کە لە ئێوە ئەگیرێ یان لە کوی با بڵێن بەرنامە و دەستگا خێرخوازەکان ئەگیرێ ئەوەیە کە دەوترێت ئێوە زۆر جار سوکایەتی بە لە قەوسێک ئامە قسەی من نییە پرسیارە سوکایەتی بە خەڵکی هەژارەکەن بە مناڵی هەژارەکەن بەوەی ئەیانهێنە سەر شاشە. وەڵامی ئێوەش هەندێک جار ئەوەیە ئەگەر ئەمە نەهێنرێتە سەر شاشە و وەزعی بۆ خەڵک بەیان نەکرێت خەڵک هەست و عاتیفە و سۆزی ناجوڵێتە هاوکاریکە. من حەزەکەم زانم ئێوە چیتان کرد بۆی هەم فعلەن هەژارەکە شکۆی نەشکێ هەم بتوانن شتێکی بۆ دەستخەن. بەڵێ وەڵای کاکدانە ئێمە لە دەستگاکەی خۆمانە توانیمانە سواز بخوا باڵانسێکی باش ڕابگرین. ئەگەر دیقەت دابێت لەم کەمپینیا ئێمە هەرگیز زۆر ڕوبەڕوو زۆر بە زەقی
دەموچاوی کەسەکەمان نێناوەتە پێشەوە یعنی هەموو نووسینەکانمان ئاگادار کردێتەوە بە تەلەفۆن بە ڕێنمایی پێمانوتن ئەو خێر و یارمەتیانی کە ئەیبەن محاولە بکەن لە دیوی دەرگاکەوە بێنە دەستی بە هەر نەفەرەکە هەر نەبینی من بۆ خۆم کە لەگەڵ تیمەکەی خۆمانە گەڕاوم موچەی منداڵانمان دابش کردووە بە هەمان شێوە کە ئەوانە موچەی تایبەتیش و سابتیشان لای ئێمە هەیە حد الئیمکان توانی بێتمان خۆمان پاراستووەلەوە بەڵام هەندێ حاڵەتیش هەیە من نازانم یعنی تیاماوم بۆکو دەستگاکەم ئەگەر ماڵێک پیشانەیەم خانی بۆ دروستەکەم لەوە شاجاری وایە 3 مناڵی پیشان نایم کە گەورەیە بە تایبەتی ئافرەتەکانی پیشان نایم ئافرەتی عازب پیشانی ناین ئێمە 6 سەرخێزان 7 سەرخێزان تەنها دایکەکە و 2 مناڵی بچووک 3 مناڵی بچووک دانی ئەڵێن قسەی خۆتان بکەن ئەمەش زۆر لە بابی ماڵ هەبووە کچی گەورەی زۆربەی زۆریان ئەو 145 ماڵە ئەتوانم بڵێم لە زۆربەی زۆریانە 2 کچ 3 کچی عازبی بووە وتمان ئێوە لەو دیو بۆ خۆتان دانیشت بۆ ئەمەتان بۆ کرد ئەمە وتمانە بە هەست و نەستی نەشکێ بە هەست بە کەم و کورتی نەکە ئەنجا هەیان بۆ تەلەبە بووە هەیان بووە لە شوێنێکی تر مەسەلە خوێندنێکی بووە حەزمان نەکردووە بەڵام ئەمە زۆر جار ئێمەش لە مەشا دەستەوسانین ئەگەر خانوێک دروستەکەم بۆ ماڵک خانووکە 5 دەفتەر 6 دەفتەر دۆلاری تێچێ ئەگەر من پیشانی نێم حەلەکەی چی هەتا ئێوارە بڵێم ماڵێگەی و فەقیرە و هەژار و هاتیوبارە پەیوەندی بەلانی سۆز و عەتفی خەڵکەوە هەیە مشکلەکەی ئێمە لەمەدایە خەڵک کە ئەیبینێ سۆز و عەتفی بۆ ئەجوڵێت تەلەفۆن ئەکاڵی عرزەکەی من بۆیان نەکڕم ئەڵێ ئەوە 2000 بلۆک من بۆیان نەکڕم یەکێکەڵەوە سەقفەکەی من بۆیان نەکەم یەکێکەڵێ ئەوە من 5 میلیۆن دینار ئەنێرم ئێمە مەجبورین لەمەیە ئینا ئەگەر بتوانین ئینشاءالله حد ئیمکان نایکەین و بشتوانین ڕۆژێ لە ڕۆژان ئەمەنە ئیمکانیەتی بێ ئەم دەستگایە بچێتە ئاستێک کە بە پرۆژەکانی خۆی داهاتێکی ئەوەنی هەبێ ئەو کاتە ئێمە پێمان خۆشە هەر بە ژمارە بڵین ئەم ساڵ 150 خانومان دروست کردووە و هیچی تر بەڵامی تر ئەوە لە دەسەڵاتی ئەمەیان ماوەسا ئێوە بەشێکی گرنگ لە دەستگای خێرخواسی بەخشین بەشی بێباوکانە حەزەکەم زانیاریم لەسەر ئەم بەشە بیت ینی بۆ نمونە ئێوە چەند منداڵڵای ئێوە لەم بەشە موچە وەرەگرن و ئایا موچەکان مانگانن 2 مانگ جارێکە یان بەپێی ئەوەیە کە پارە و داهاتان هەبێ ئەیدەنێ و تقریبەن کوێی گرتوەوە ینی دیسان و سەرتاسەری هەرێمی کوردستانی گرتووە یان نزیک خۆتان و کاڵم نزیک خۆتان بەسم نزیک نووسینگەی سەرەکی دەستگاکە ئەو بەشی بێباوکانە کە لای ئێمە مامۆسادانە ئێمە ئەو بەشە بەشێکی تایبەتیە و پارەشیان تێکەڵی پارەی سنووق ناکەین پارەکەی ئەوان داهاتی ئەوان تێکەڵ بە سنووقی بەخشین ناکەین حسابێکی خۆیانیان هەیە دەفتەر وەسڵی خۆیانیان هەیە یەکێک ئەگەر خێر بێنێ لێ پرسن بۆ فەقیرە بۆ مناڵی بێباوکە بۆ چێکەوتی بێباوکە لە وەسڵی بێباوکە وەسڵەکەی بۆکەن ئەو پارەیە ئەچێتە سنووقی بێباوکەوە ناچێتە سنووقی بەخشین سنووقە گشتێکەوە حسابەکەی بەڵێ هەر لە بەخشینایە بەڵام ئەو بەشە عایدی ئەو بەشە پارەیە عایدی منداڵی بێباوکە وەقفە بۆ منداڵی بێباوک پاشان ئێمە چەند سنووقێکمان هەیە لە شار و شارۆچەکان و بە تایبەتی لە نەخۆشخانە و لە کۆمەڵگاکانمان کە دامانناوە منداڵی بێباوک ئەو سنووقانەش هەموو مانگی ئەشکێنین هەموو مانگێ بە لیژنە 2 کەس ئەچێ لەگەڵ حساباتی کۆمەڵگا پزیشکیەکە یان نەخۆشخانەکەیە سنووقەکە ئەشکێنن پارەکە بە وەسڵ وەرئەگرن و ئەیهێنەوە ئەیخەنەوە سنووقی بێباوکە و پاشانیش بە درێژایی ساڵ خەڵک کە خێر ئەهێنێ بۆ بێباوکان هەرچێتە ئەو سنووقەوە لە ئەخێری ساڵدا ئێمە بەو پارانە کە لە سنووقەکان هاتووە و بەو پارانش کە لە نووسینگەکانەوە هاتووە وەرمانگرتووە کۆی ئەو پارەیە کۆ ئەەکەینەوە هی هەر چل نووسینگەکە لەگەڵ هی سنووقەکانی خۆمان پارەکە تەقسیمی 12یەکەین این تەقسیمی 12 مانگیەکەین بۆ ساڵەکە چەند دەرەجە بڵێن 80 دەرەجێ کەواتە ئێمە ئەو ساڵە 80 مناڵ کەفالەتەکەی ئەنجا ئەم 80 منداڵە کە لامانە بڵێ عەدەدەکە بۆ زۆر نییە هەموو ساڵە بۆ هین نەبوو ئێمە ئەو ئێستا 656 مناڵمان لایە ئەم مانگانە موچەی سابتیانەیە لە 100,000 کەمتریتیان نیە هەشیانە 150 خێرخوازەکە کافیلەکە ئەوی کە کەفالەتی کردو وەختی خۆی من حەزەکەم 150 بمێ هەیانە 200,000 تیا بوو بەڵام ئەگەر بە ئێمە بێ پێمان وتون کاکە حەز ئەەکەین 100 بێ بۆی ئەم 200 بیکە بی بە 2 ماڵ بە 2 منداڵ سوودی لێ شتێک ئوروژان بووی ئەگەر یەکێک هەبێ بڵین بۆنە 2 بێ باوەگە بێ لە دەستگای بەخشین پارە وەربگرین یەکێکیان 100 بێکیان 150 بێ ئەو زیادەیەوە ئێوە نین ئەوە هاوکاریەکە ئەوە دایناوە ئەوە بەس ئەوەی کە خۆمان بڕیاری لەسەر ئەدەین وەکو سنووقی یەک بڕە 100,000 کەمترین نیە جا ئیتر کە لە ئەخیری ساڵە هەموو ئەو
سنووقانە و هەموو ئەو پارانێکە بۆ نووسنگەکان هاتووە بە ناوی باوکەوە هاتووە ئێمە تەقسیمی 12 دەکەین مەسەلاکاتە 50 کەواتە ئەو ساڵە 50 مناڵی تازە کە کەفالەت دەکەین یین ئەوانەی کە پار و پێرار کەفالەتمان کردوون نایبڕین چونکە ئەگەر ئەوانە ببڕین ئەم 50 بێنجێ ئەوان ببڕین ئەوانە تازە دەکەن و یعنی هایانە کە یەکەم ساڵ بەڵام وەکو لایەنێکی ئەخلاقی ئێمە وعدمان پێ نەیەوە بڵین هەتا مناڵەکەت باڵغە بێ بۆ 1 ساڵە عقدەکە ئەڵین بۆ 1 ساڵە دوای ساڵەکە هەبوو بۆ تازاکەینەوە هایانەکە سوپاس بۆخوای گەورە ئەو 656 مناڵە زۆربەی زۆریان لەوەیە کە ئێمە هەموو ساڵێ دووبارەیەکەینەوە تازەیەکەینەوە بۆی ئەو پارۆداهاتێک کە ساڵانە بۆمانێتەوە ئەو منداڵانە سوپاس بخوا عدەدەکەش زیاکە و ئەوانش لە بەجێگری لە جێگەی مامۆستاگەر لە ماڵێکە زیاد لە بێ باوکێکی تیابێ یەک مناڵ شمولەکە یەک مناڵ شمولەکە فەرقی بینی کوڕ و کچ نییە نەخێر ئێمە مناڵەکە چ کوڕ بێ و چ کچ بێ 100,000 خۆی وەرەگرێ و پارەکەی خۆی مانگانە سابتە لای ئێمە لەم کاتی قەدەغەیە هاتووچوە مامۆستا من برایەکی دەستگاکەی ئێوە مینی شەوێک درەنگ لە بەردەم کەناڵی پەیامە هات نوتمۆ لە کوێ بوون وتی وەڵا ئەمڕۆ لە موچە دابەشکردن وتم بچوو تی هەنێ ماڵمانێت لە قەراغ بۆی ئەوانێن ئێمە چوینی ینی بەڕاست ئێوە ئەم مانگە خۆتان موچەتان ئەم مانگە لەخوا بەزیابێت لەم وەزعی کۆرۆنایەدا ئێمە نەمانهێشتووە منداڵانی بێباوک ئەوانەی کە لای ئێمە موچە وەرەگرن نەتوانین موچەیان بینێ لە ناو شارە دوو تیممان تشکیل کردبوو کە خۆمێکیان ڕۆژێک تا ئێوارە لەگەڵیان نابووم بۆ شار باژەر چوون بۆ قەرەداغ چوون بۆ دێهاتی دەوروبەر چوون لە هەولێر عینە حساب هەر 656 مناڵەکە چوینەتە بەر دەرگاکەیان موچەکەمان ناوەتێ ئەوانەشیان کە فەقیر بوون خۆراکیشمان ناوەتێ و لێرەشەوە ئەڵێ موسڵمانێک کە ئەوە بۆ چەند ساڵ ئەبێت بەقەدەر عەدەدی ئەو منداڵانە شیرینی ئەلێرێ مانگانە پاکەتی شیرینی خوای گەورە جزای بەخێری باتەوە هەمیشە هەموو جارێ مناڵەکان لە موچەکان لا خۆشترە ئەو شیریانیان ئیتێ شیرینەکەشی بۆ ناردین لەگەڵ شیرینەکە و لەگەڵ موچەکە و لەگەڵ خواردنەکەیە هەر 656 مناڵەکە بە تیمەکانی خۆمان بە ئۆتۆمبیلی خۆمان نەمانهێشتووە بێ موچە بن موچەکەمان گەیانوتە بەر دەرگاکەی خۆیان باش مامۆستا وردە کات بەرەو کۆتاییت من چەند پرسیارێکم ماوە لە خزمەتان داهاتی بەخشین بەڵێ تەنها لە هەرێمی کوردستانە و ینی لێرە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەم داهاتانە بە ڕێگە جیاوازەکانی کە لای خۆتانەیە کۆکرێتەوە یان نەخێر ئێستا پەلی هاویشتووە بۆ ئەو خوشک و برا کوردانەمان کە لە دەرەوەشن لە ئەوروپان ئەوانیش داهات کۆئەکەنەوە و ئەینێرن بۆ ئێوە سوپاس بۆخوای گەورە سوالەکە زۆر لە جێخۆیەتی ئێمە لە ناوەی هەرێمی کوردستان ئەوە نزیکەی 40 نووسنگەمان هەیە و لەخوا بەزیابێ سوپاس بۆخوای گەورە نووسنگەی ئەوروپاشمان کە لە بەریتانیا نووسنگەی سەرەکی و ڕسمیمان ئەوانش لەوەی ئیجازەیان وەرگرتووە و مۆڵەتی ڕسمیان وەرگرتووە و دەست بەکارن و نزیکەی 40-45 نەفەریان هەیە لە شار و شارۆچەکانی هەموو وڵاتانی ئەوروپا کە ئەتوانن یارمەتی کۆمەک کۆ بکەنەوە و جێدەستیشیان لەم کەمپینە ئەمە دروست بووە وەڵا چەند مانگێک ئەبێت باش چەند مانگی وڵات نزیکی ساڵێکە چیان کردو تا ئێستا حەزەکەم بزانم تا ئێستا هەمیشە پارەیان ناردوتەوە وەکو پارە بۆ شوێمە حساب بانقیمان هەیە لێوێ حساب بانقی نووسنگەی ئەوروپا لێوێ خەڵک پارەکەی تیەکە دوایی پارەکە حەواڵاکەنەوە بۆ ئێمە بۆ سنووقی بەخشین و لەم کەمپینەشە کە جێگەی دەستخۆشیە بە هەموو ئەو برایانە و بە هەموو ئەو مامۆسا و بانخوازانە دووبارە و سێبارە و دەبارە ئێمە دوعای خێریان بۆکەین کە ڕۆڵێکی زۆر مەردانە و موسڵمانانە و بە شەهامەتیان نوان کە توانیان ئەوانی چ ئەوانەیە بە قسە و تەشویقی خەڵکی وەکو بانخواز و مامۆساکان و چ ئەوە نووسنگەکانمان نووسنگەی سەرەکیمان لە بەریتانیا توانیان زیاد لە 1500 حیسەی خۆراک بەشە خۆراک ئەوان دابینی بکەن بۆ ئەم کەمپینی کۆرۆنای بۆ مانگی ڕەمەزانیش هەر بەڵێنیان مامۆساڵات پرسیارێکی جدی ئەو نووسنگەی بەریتانیاتان بەس داهات کۆکاتەوە بۆ ئێوەی ئەنێرەیان لەوێش ئەگەر خەڵکێکی هەژار و کەم دەرامەت چ کورد بێت چ هەر کەسێ بێ یان بێ باوکێگە بێ لەوێژ یارمەتی درێ حاڵەتی وان نەبووە زۆر بەکەمی چونکە کە لەوێ تقریبا هەر وەزعی باشە یا کاسپیەکە یا معاشی سوشیالی هەیە حکومەت ئەیژێنێ یعنی کەسێک نەبووە لەوێ محتاج بۆ فەقیر بێ بەڵام ئیتر ئەوانش لەوێ خەڵک تەکلیفیان لێکە ئەوانش تەکلیفەکان شتەکان بە تەنزیمە ئەوان لێەوە هیچ هینێک ناکەن پەیوەندی بە ئێماکەن دەڵێن ئەو ماڵە لەو شوێنەیە لەم جێگەیە لە کوردستان کە سەردانی بکەن داوای یارمەتی کردو ئێمەش تیمی خۆمانە نێرین لیژنی خۆمان نێرین تحقیقی خۆمانەکەین بزانین ئایا شایانە شایستەیە بۆی کە یارمەتی بین تا چه حدێکە هەژاریەکەی و تا چه حدێکیش ڕازگۆیە چکە لەوانش لەو بابەتانەش هەیە کە خەڵک هەیە کە ڕازگۆ نییە ئێمە بەوردی لێ ئەکۆڵینەوە لە دەرۆ دراوسەی لە خزمی بۆ ئەوی
ئەو ئەمانەتی سەرشانی ئێمە کە ئەو پارەی ئێمەنیە پارەی خێرۆمەندان و دەوڵەمەندە بە هەدەر نەڕوا بچێتە جێ خۆی و مستحقی شەرعی بێ بە یارمەتێک. مامۆساری ئێستا لە جیهانی سەرمایەداری و بازرگانیە شتێکی پێوترێ مارکە. یعنی جلوبەرگێک سیارەیەک هەر پێداویستێک هەر خشڵێک هەر شتێک هەمان دروستکراوی وەکو ئەو هەیە بەس مارکەکە هەم وەکو بڵێ لە ڕووی معنەویەوە قورسایی هەیە هەم لە ڕووی تێچوونی شۆ گرانترە کاتێکی کڕی. ئەمە ببەستمەوە ببەخشینەوە بەخشین ئێستا لە هەرێمی کوردستان سوپاس بۆخوا بۆتە مارکە. لێرە منەمە پرسیارێکم ناوی بەخشین زۆر جار لێرە و لەوێ بۆ هەندێک بابەت بۆ هەندێک ڕێکخراوی بچوو بۆ هەندێک چوزانم دووکان بازار هەندێک شت بەکارێنراوە. ئایا بەڕاست من حەزەکەم لێرە ینی بینەران و بیسترانیشان ئەمانە سەر بە ئێوەن لقی ئێوەن یان نەخێر ینی سوئیسفادیان لە ناوی بەخشین وەکو مارکە کردو ئەیانەوێ شتی پێپیان؟ وڵی کاکدانە قسەکەی تۆ زۆر وەجیهە بە ئیسلاحی عەرەبی زۆر لە جی خۆیەتی. ئێمە ژمارەین ئێمە مارکەین ئێمە براندین بەڵام بەداخەوە هەندێ پەیج و هەندێ خەڵک کە لەگەڵ یانە دەرگیر بووین قڕخڕمان کردووە لەسەری هاتووە نووسیوەتی دەستگای خێرخوازی بەخشین بە لۆگۆ بە ئارمی ئێمەوە مباشر نەقلی مباشر لە ڕاستەوخۆ لە پەیجەکەشمانەوە پۆستەکانیشی نەقل کردووە. 2 ڕۆژ 3 ڕۆژ لەگەڵیان خەریک بووین هەتا وتمان کاکە ئەگەر وابێمە بە زەبری یاسا بە هەمان ناو بە هەمان لۆگۆ ئەجا لەولاوە بەخشین و بەهەش دروست بووە لەولاوە دەستی بەخشین هەیە لەولاوە بەخشین و ژیان هەیە لەولاوە بەخشین و هیوا هەیە. یعنی لە هەندێکیانە ئێمە گومانمان وایە کە سەرجەم ئەو خەڵکە کە ئەو کاراناکە ئینشاءڵڵا ئەسڵ وایە حوسنی زەنی پێبەری گومانی باشی پێبەری. بەڵام ئەوەش واری دەکە بەداخەوە هەندێک شوێن هەیە کە لەوانەیە تاقیش کرابێتەوە کەوتێتی خۆی بەخشین و ناوێکی تر لە خۆی ناوە بەخشین و فلان کە تەلەفۆنیان بۆ کڕوتێتی بەخشینی بەڵێ بەخشینین هەر ئەوەندە. بەڵام ئەمە خیانەتە لە ئەمانەت کاری خێرخوازی لەسەر ئەساسی درۆ کەڵشتێکتان پێگەیشتەوە خەڵکێک تووشی ئەو بوو بێویستبێتی خێرێک بگەێنێ بە دەستگای خێرخوازی چوو بێ بۆ فەرعیەکان تەنانەت لە ئەوروپا بە ناوی کەمپینی بەخشینەوە کەمپین ڕاگەیەنرا بۆ ئەو برایانە بە 3 ڕۆژ پیان لابرد. لێرە مسلمانە تەلەفۆنی کردوتی وڵی وامزانتی ئەوەی ئێوەیە 3 ملیۆن دارم دانابوو کە بیەم بە کۆمەڵی خواردن بۆ فلانە شوێن کە خۆی خەڵکی ئەوەیە وتی وڵی کاکەوەی ئێمە نیە ئەجا تەلەفۆنی وەکوتی کاکە داوای لێبوردنەکەم وامزانی و ئەو بەخشینەی ئێوە ئەو بەخشینەیە کە بەخشینە سەرەکیەکە یارمەتی خەڵکەیە و وامزانی و دەستگای خێرخوازی بەخشینە. بۆیە من لێرەوە لەم کەناڵە پیرۆزە و بەڕێزەی ئێوە داواکەم لە هەموو خەڵکی کوردستان و لە ئەوانش کە لە دەرەوەن ئارمی ئێمە لۆگۆی ئێمە تایبەتە و دیارە و ژمارە تەلەفۆنەکانی ئێمە دیارە و زۆر دقیق بن زۆر ورد بن بینەرانی خۆشەویست خێرخوازانی بەڕێز کە هەر شتێک بەخشینی پێوە بوو بە هی ئێمەی تێنەگەن. تەنانەت لە شاری و شارۆچکەی وابووە کابرا قەتعەیەکی گەورەی هەڵواسی و تاقیگە و دەرمانخانەی بەخشینی خێرخوازی بە قانونیش بۆمان چارەسەر نەکرا چونکە حیزبێکی دەسەڵات لەوێ پشتیوانی لێ کرد. باش مامۆستا هەچەند کاتم هیچ نەماوە بەڵام ئێوە بەشێکی تریشتان هەیە خەستەخانە خێرخوازیەکان بابەتێکی زۆر ورد و زۆر گەورە ناچمە ناوی چونکە بە بەرنامەیەکی تایبەت ینی ئەبێ بۆ بکەین. بەڵام لە بەرنامەتانە هەیە جگەل لەوەی کە ئێستا لە سلێمانی لە چەمچەماڵ لە هەڵەبجە لە کەلار هەیە بیرتان لەوە کردوتەوە پەلبەهاویژن بۆ قەزا و ناحەکانی کە بۆ نمونە بۆ ئیداری ڕاپەڕین بۆ نمونە بۆ هەولێر بۆ شەقڵاوە بۆ کەرکووک بیرتان لەمانە کردوتەوە؟ بیرمان لە هەمووی کردوتەوە و لە نیەتیشمانە هەیە وەخوای گەورەش پشتیوان بێ ئێمە لە کۆمەڵگایەکەوە کردمان بە نەخۆشخانەیەکی گەورە لێرە و پاش نەخۆشخانەکە کۆمەڵگای پزیشکی هەڵەبجەماندانا کەلارماندانا هیچ چەمچەماڵماندانا بە گوێرەی توانا و داهات و بۆ گونجانمان نیازمان هەیە و نیەتمان هەیە لە هەموو شوێنێکە هەرچەند مامۆستادانە ئەمە هەمووی ناکەێتە سەرشانی ئێمە چونکە من لایەنی مادی و دەعمی مادیەکەی هەیە لایەنەکەی فەنیەکەشیە کە ئەو شوێنە ئەبێ مهەیە بێ بۆ ئەوەی کە چەند دکتۆرێک لێ دەست بکەوێ چەند دکتۆرێکی متخەسیسی لێ دەست بکەوێ مەسەلا ئەوە عایدی ئەو شوێنەیە کە ئایا لەو شارە ئەوە دەست ئەکەوێ ئێستا زۆر شار هەیە توانی بیناکە تەرتیب بکەین بەڵێ ئێمە بیناکە تەرتیب بکەین جیازەکان تەرتیب بەڵام قووەی مرۆیەکە هێزی مرۆیەکە کە لەوێ نەبێت منیش ئەو کاتە ئیشەکەم بۆ سەرناچێ لەبەرەوە ڕوون و ڕاشکا و دەسەڵات لێرە و لەوێ لەم زۆن و لەو زۆن لەم شار و لەو شار ڕێگری لێکردون لەو خەسخانانە ڕێگریمان لێ کراوە بەڵام ئیتر فەرقیشی بووە زۆنەکان فەرقیان هەیە. باش باسی نووسنگی ئەوروپا کە حەزەکەم ئەگەر حساب بانکێکە هەبێت بۆی ینی
علنی بێت چکە ئێستا خەڵکێک لەوانەیە بیبینە یان لە پیجی خۆتان یان ئێستا ئەکتیڤن و ئیژەکەن و بە نووسینگێکی فەرمی و بەتەواتی کراوە خەڵک چۆن پەیوەندیان پێ بکات لەوێ چێ بەرپرسیانە لەوێ مام کاک فەرهادە لە بەریتانیا بەرپرسی نووسینگەکە و ژمارە بانکیەکان ئێمە لە پیجەکەی خۆمانمان دامان بەزانوە و هەچ کەسێکیش بێوێ ئەتوانێت پەیوەندیمان پێ بکات چ لە دەرەوەی وڵات و چ لە ناوەی وڵات و سوپاس بەخوای گەورە ئەوەندە ماوە کە بڵێم ئێمە هەتا ئێستا تا ئەم دقەیە تێچووی کار و پرۆژە و چالاکیەکانی بەخشینی 10 ساڵی ڕابردوو 25 ملیار بە حسابی ژمێریاری ئەمڕۆکەوەرم گرتووە لەم نووسراوەدا 25 ملیار و 22 ملیۆن و 712 هزار دینارمان خەرج کردووە بۆی بینەران ئاگادار بن و ئەم 25 ملیار دینارە ئامادەین هەر هەیئەتێک و هەر دەستەیەکی وردبینی لە حکومەت یا لە حکومەتی محەلی یا لە حکومەتی هەرێم یا هەر کەس و لایەنێک کە گومانی لێ هەیە بێ ئەمە ئەم 25 ملیار دینارە تێگەینین چۆن بۆمان هاتووە لە چیشا سەرفمان کردێتەوە و چۆن پرۆژەکانمان پێ مامۆستا پێم کات نەماوە بەڵام پرسیارێک ئەمە ینی گرنگە لام تا چەند دەستگاکانی ئیعلامی کۆمەڵی ئیسلامی بەڕون و ڕاشقایی حەزەکەم ئەمن پێ بڵێ چ کەناڵی ئاسمانی پێیان چ تەلەڤیزیۆنی کۆمەڵ چ ڕادیۆکانی کۆمەڵ چ پەیج و ئەو دیجیتال میدیایی کە کۆمەڵ هەیەی تا چەند هاوکاری ئێوە بوون تا چەند لە خزمەت پرۆژەی بەخشی نابوون هەر لەسەر تا ئێستا سوپاسی هەموو لایەکیانەکەین چونکە ئەوانەی کە هاوکاری ئێماکەن ئێمە کاکدانە میلەتێکی موسڵمانین زۆربەی زۆریان لە منتەڵەقی خێر و چاکە و ئیحسانەوە ئەمە لە پێشترە وەک لەوەی کە من چیم و تۆ چیت و فڵان چیە و ئەم دەستگای عایدی کوێ و کێ سەرپەرشتیەکە یعنی ئەمە گرنگترە ئەم هەستە کە هەستی ئیمانداری موسڵمانێتیە ئەو دەستگایانە زۆر بە ڕەحابەتی سەدرەوە بەسی نەفراوانیەوە هاوکارمان بوون و ئێمە مەمنونیانی و دەستپۆشیان لێەکەین و دووبارە و دەبارە و سەدبارەی ئەەکەینەوە ئێمە ئەم پارە و داهات و خێرە هی ئێمە نییە هی خێرخوازان و دەوڵەمەندان و ئێمە بەسپردی پاڕینەوەین بۆیە داوا لە هەموو میلەتی کوردی شەکەم دوعای خێر بۆ ئەو خێرەوەمەندانە بکە ئەوەی کە لە 5,000ەوە خێر ئەکا هەتا 50 وەرەقە ئەمانە ئەم داهاتم ئەم 25 ملیار دیناری ئێمە هی ئەوانە هی ئێمە نەبووە نەبووجێ حیزب بووە نەهی حکومەت بووە نەهی کۆمپانیا بووە نەهی فڵان و فیسار بووە شخص بووە عامەی خەڵک بووە بە گشتی لە دەرەوە لە ناوەوەی هەرێم ئەم 25 ملیار دیناری هی خەڵک بووە بۆیە ئێمە لێرە دوعای خێریان بۆکەین خوای پەروەردگار بەرەکەت بخاتە عەمریانەوە بەرەکەت بخاتە ماڵ و مناڵیانەوە بەرەکەت بخاتەوە ڕزق و ڕۆزیان و مامۆستا ئاری جەنابەت ینی دەمێکە لەم کار و سەحوەیە هەیە هەروەکو دوا قسەشم لەوانەیە بەخشین بۆ کۆمەڵی ئیسلامی دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕووە معنەویەکەی و لە ڕووە خێرخوازیەکەی سوودی زۆری هەبوو بێ بەڵام لە ڕووی حیزبیەوە لە ڕووی هاوکاری مەبەستم دارایی بۆ ئۆرگانەکانی حیزب بۆ کەناڵەکانی حیزب خەڵک جارە نەگە خێرێکی وایە لەوانە بەهاتەبیدا بە مەقەڕێکی کۆمەڵ کەناڵێکی کۆمەڵ ئێستا بەهۆی ئەمەوە ئەوەش بڕاو خەڵک هەموو هێنێ بۆ بەخشین سواز بەخوای گەورە کە ئیتر ئێمەش وەکو ئەوەش بڕاوە توانیمانە ئالەم ڕێگایەوە خزمەتی عامەی خەڵک بکەین ئەوە من حەزم کرد ئاماژەش بۆ بکەم ئێمە ئەو خەڵکانە یارمەتیان ئەین یعنی خۆی لە تەلەڤیزۆنەکانە دیارە ئێمە یارمەتی ئاوارەکانمان ناوە کەم بە کەمپ گەڕاوین ئەو کەمپانە موسڵمانی تیا بۆ عەرەبی تیا بۆ کوردی تیا بۆ یەزیدی تیا بووە بێدینی تیا بوو هەموو شتێکی تیا بوو کاتم نەماوە دەستخۆش بەڕێز مامۆستا ئاری عەزیز بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین سوپاس بووی کە توانی بێتمان بەشێک لە کار و چالاکەکانی ئێوە لەم بەرنامەیە بخەینە ڕوو و بەڕاستیم پرسیاری کەم زۆرمەوە بەڵام تر کات هەر ئەوە نەبوو دەرفەت نەبووی شەڵا بۆ کاتێکی تر دەرفەتێکی تر باز لە کۆمەڵە پرسیتری بەخشینەکەین بە تایبەت خەسخانە و دەستگا و ئیش و کاروبارەکانی تر دووبارە دەستخۆش بۆ جەنابەت و بۆ ئەو ستافەی کە لەگەڵ تۆیە لە دەستگای دەستخۆشی لە ئێوە شەکەم ئێوەش هەمیشە هاوکار وەکو کەناڵ و وەکو ئەفرادەکانتان هەمووتان بەخشینتان بەی خۆتان زانی زۆر سپاسانە بینەرانی بەڕێز و خۆشەویست